خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان یەکەم تەوەر و گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان دەست پێکەین بە میوانداری مامۆستا سۆران حەمەڕاش سپۆڕی مێژوو مامۆسای زانکۆ قسە لەسەر لە ڕابردوودا قسە لەسەر ژنەکەین ژنانی هەڵکەوت و دیاری کورد چۆن ئێمە شانازیان پێوە بکەین بە دەستکەوتەکانیان بە کارەکانیان بە سەرکردایەتی کردنیان و چۆن ئەو مێژووە بە پرشنگداری بێڵینەوە مامۆستا سۆران لەسەر لە لامانە مادەیە سڵاو لێبێ مامۆستا مامۆستا بەیانی وتمان میوانەکەمان جلوبەرگێکی زۆر جوانە پێم خۆشە خۆت تۆزە باسی بکە ئەمە شاڵی چۆغێ ئەمە شاڵی کوردی من تۆزی حەزم کەزلی کوردی لەبەرکەم ینی کۆنەکە لەبەرکەم ئەوە لە هەموو ڕۆیمە ڕۆمەوە کە تۆم بینیەوە لە ئەوەی خۆش زۆر جوانە بە هەمان شێوە دەستماڵ شتێکی گرنگە لە هیراد لە کۆنا ئەمە یەک پارچە بووە کراسەکە و ئەمە بەیەکۆ دراوە بڵێن کراس و دەستماڵ من ڕسمی هەرسەکانم هەیە هەر ئەیبینی دەستماڵەکە بە کراسەکەەوە بەسراوە یەکێ لەو شتانی تریجلی کوردی کە گرنگە نەخش جاران جلی کوردی هەمووی نەخش بووە یعنی جلی پیاوان یەک پارچە ڕنگ و نەخش بووە یعنی ڕنگ بەشێکە لە فەرهەنگی ئەمە یعنی ڕەنگی زەق دیار ئەمە زۆری نە من ئەتوانم بڵێ من ئێشتا نەچوومەتەوە سەر ئەوەینە بەڵام ئەوەی کە شتێکی تریش کە هەبووە لەم 56 ساڵە بڵین چۆغە خراوەتە ناو شەرواڵە جاران لە دەرەوە بووە دراوە بەسەر شەرواڵە دراوە بەسەر شەرواڵە ئەوە زۆر دێرینە ئەوە کۆنە ڕەسەنەکەیە ئەنجا ئەمەی سەرەوە نەخشی زۆر پێ و ئەمەی خوارەوە ڕەنگێکی جیاواز دوو ڕەنگی جیاواز بووە یعنی جوانی بووە بەو شێوەی کە یەک ڕنگ نەبن ئەوەی شەکە لەو گۆڕانە سەرەکیانی کە لە هی پیاوان ناکراوە یعنی بێ دوو ڕەنگی جیاواز بوو بەڵێ جاران دوو ڕەنگی جیاواز بووە بەڵام ئێستا ئەمەی من وەلەو تۆزێ لە چاو ئەوەی کە لە ناو خەڵکایی بینی تۆزێ ینی کۆنی پێوە دیارە خەنجەرەکەشم نوقسانە بە دوایەگەڕێم خەنجەرەکەشی تۆ تا چەند لەگەڵ ئەوەی کە جلی کوردی وەک خۆی بمێنێتەوە ینی زۆر گۆڕانکاریکی زەق و گەورەی بەسەرانەیە من ئەمێ جلی کوردی بۆستی ئەگە بە ئارەزووی من بێ بۆیە من حەزەکەم کۆنەکە لەبەرکەمە بەڵام یەکێ لەو هیلانەیە بێ سەرنجی بێن جلی کوردی زینووە مەبەستم چییە بۆ نمونە نەتەوەیەکی وەکو ئینگلیز فەرەنسی ئیسپانی ئەمانە وازیان لە جلی بڵین جلی نەتەوەی هێناوە جلێکی مۆدرن لەبەرەکەن جلی نەتەوەی لەبەری وازیان هێناوە بۆ بڵین بۆنەی تایبەتی لەبەریەکەن لەبەرەوە لەو شوێنەیە وەستاوە کە وازیان هێناوە ئاشووریەکانی کوردستان بنمووە جلی کوردی لەبەرەکەن بەڵام جلی مەسەنە نۆسەکانیان وەستاوە ئێستاش نەخشوشتەکەی پێوەگەر سەرنجی جووەکانی جوایە هەنێگە بەکاری بێنن هەرەوە لە جووەکانی ئیسرائیل لەگەر سێری ینی جووە کوردەکان سێری جلەکانیان کەی جلە کۆنەکە لەبەرەکەن چکە بۆ لای ئەوان زیینوو نییە بەڵام لای ئێمە ئێستش کەسوکارمان وەکو جلێکی زیین و ڕۆژانە نەرگمان پورمان ئەمانە لەبەریەکەن لەبەرەوە جلەکە ناتوانێت بۆستێ خەڵک ئێوە گۆڕانکاری تیابکە ناتوانانی بەرلەمە بگری بەڵام ئەوەی کە گرنگە تۆ ئەمە تۆمار بکەیت دەستگا تۆماریکە کە ئەم جلە چۆن هاتووە بۆی ئاگاداربی لە گۆڕانەکە بزانی گۆڕانکاریەکە چۆن بوو ئەوە زۆر گرنگ تۆ ناتوانانی بەر لە شتێکی زیین و بگری کە هەموو ڕۆژێ خەڵک لە بەریکە هەموو ڕۆژێ خەڵک خۆی پێوە نازێنێ ناوی سەرکردی لێنێ ناوی ئەوەی لێنێ ئەمە بەشێکە لە گۆڕانکاری کۆمەڵگەی ناتوانانی بەرلەمەگری بەڵام گرنگەوەی بزانین چۆن گۆڕاوە بە چی گۆڕاوە بۆ ئەم گۆڕانکاریگرا چۆن بەکاری دەست خۆش بە مام ساگیان جلەکان زۆر جوانە پیرۆزت بێ دەست خۆشکەوە بەم شێوازە هاتووتێتە بەرنامە قسەشێکی زۆرم حەز لە زیوەزی و زۆر جوانە سپاس دەکەم مام ساگیان بچینە سەر تەوەرە سەرەکیەکەی خۆمان کە باز دەواکەین تا چەند گرنگە ئێمە مێژووی نەتەوەی خۆمان بناسین و هەمیشە پێی ئاشنابێن ڕەنگە ئێستا کەسانێک پرسیاریەوە بکەن ئێمە کوردین تاو بەسە ئەوەندە ینی بۆچی گرنگە ئێمە هەمیشە لەوە بکۆڵینەوە ئێمە کێن مێژومانەگەڕێتەوە بۆ کەی ینی گرنگی ئەمە لە چیایە خۆی هەموو جاری ئەمەێرە باسی مێژووەکەم بەس ئەمڕۆ بە تایبەت ئەمەوێ ڕۆڵی ژن باسکەم ڕۆڵی ژن یاخانم لەو مێژووە ئەم ڕۆڵە زۆر تایبەتە لە کووردا هەموو نەتەوەی توانێت ئەو ڕۆڵە بینێ بەسی کورد زۆر تایبەتە لە چ ڕۆیەکەوە مامۆستا من هەمیشا گەڕێمەوە بۆ دووە چکە هەر شتێکێسە من و تۆ قساکەین هەندێک لە قسەکانمان لەوانەیە 5000 ساڵ پێش وەکو وشە وەکو شێوەی بیرکردنەوەمان وەکو خۆی ماوە لەبەرەوە هەرچ دیاردێگەی بینی ئەمڕۆ کە ئیبینی شەروانێک بۆ نمونە ئەو هێزەی کە بە دایان هەزار کەسەکە لە ڕەقە شەڕەکە سەرکردەکەی ژنێکی کووردە ئەمە ڕێکەوت نییە ئەمە مێژووی لە پشتەوە لە کوردستانی باکوورە سەرچاوە یۆنانیەکان ئاماژە بە خەڵکانێکن پیاڵەن ئەمەزۆن زمانی یۆنانی جیاوازە لە زمانی ئێمە ئەکەن بە هەیە
ژەکەشەکەن بەزێ هەمە ژنەکە کراوە بە ئەمەزۆن ئەمە تقریباً 3000 ساڵە هینەکان ئاماژەی پێکەن یۆنانیەکان ئەگە بچیتە ناو سەرچاوی ئەم منە باسکراوە بووە بە وەکو داستانیشی لاتوە بەڵام مێژوشە چکە ناوی شاژنگ ئەمە دەوڵەتێ بۆ هەر ژن حکمی کردووە هەر جنگاوەرەکانی ژن بوون ئیتر چیرۆکیان زۆر لەسەر باسکراوە ئەمانە لە کوردستانی باکوورا بوون ڕۆڵێکی ئەگە بچیتە سەر ناو ئەدەبی یۆنانی زۆر لەسەریان بازەکرێت تەنانەت کە ئەلەکزەندەر یێتە ئەم ناوچەیە پاشای میت ئەو سەردەمە یەکێ لەو شتانی کە پێشکەشیەکە 100 جنگاوەری ژنە هەر بەناوی ئەمە ژنەکانەوە هەرماوە ناوەکەیان یعنی ئەمە ئەجا دوایی هەچ ئافرەتێکی هین بازەکرێ هەژنێ بازەکرێ لە مێژووی کووردا ئەبەسێرەوە ینی بڵێ مێژوو نووسانیانم ئیگەڕێنەوە بۆ هەمە ژنەکانیە ئەمەزۆنەکە جا دوو لایەنی هێژە لایەنێکی جنگاوەری لایەنێکی بڵین ئەدەب و فەرهەنگی کە ئەمە زۆر سیر تایبەتە لە کووردا باجارێ بابەسی جنگاوەری بکەم باش خانزاد لە سەدەی حەڤێمە نزیکەی 400 ساڵ کەمترێک لەمەوە پێش سوپای هەبوو هەندێجار 40,000 سوپای 40,000 خانزادی میری سۆران باڵە میری سۆران تۆ بتوانی سوپایەکی 40,000 هەبێ و سەرکردەی بکەی و قبولیش بکەن وەکو سەرکردە ئەمە لە مێژوا گرنگە ئەمە لە جەنگی گەورە بەشداری کردووە لە ئێمە ئێشتا نەچوینەتە قوڵایی تێگەیشتن لە خانزاد هەر خۆی بە تەنها نییە سیرێکی لە تێکستی ترا لە قانوننامەی عوسمانیە کە بۆ ناوچەی شارە زور بڕگەی تایبەت هەبووە ئەگەر بڵین حکومڕانێکی کورت بڵین کۆچی دوایی بکە کچەکەی بتوانێت شوێنی بگرێتەوە ئەمە تایبەت بووە بە کوردستان ئەولیا چەلەبی باسیەکە ئەڵێ بۆ ناو فەرهەنگی ناڵێ بۆ ناو فەرهەنگی ئەڵێ بۆ ناو کورت ئەمە ئاسایی بووە مەبەستمەیە ئەمە بەردەوام بووە جنگاوەری لە نەتەوەکانی ترامە نەبووە هەبێ هەمیشەنەوەکەی کوڕ بێ بۆی جێگەی بگرێتەوە با دڵنیایی بەس ئەم جنگاوەریە زۆر سەیرە کەریم خانی زەند کە من ئەفغانیەکانم ڕۆوامەیان بینە هێزێکی گەورەی ناوچەکە بوون کەریم خانی زەند کە پاشای هەموو ئێران بۆ کورد بووە کە جەنگی کردووە لەگەڵ ژنەکانی شەڕیان کردووە تانیان لیاون ئەفغانیەکان ئەڵێ پیاوەکانی تۆ لە پشتی داوێنی ژنەکانیانە شەڕەکەن چونکە بۆ ئەوان هین بووە نامۆ بووە ژن بێتە جەنگەوە ئێستش ئەگەر سەیری هەندێک ڤیدیۆی ناوچەی کرماشان وشتکەی ئەگەر بیبینی بەسەر ئەسپەوە ئێشتا ئەوە نیە تیربازی و نیشانەشتێنیەکەن لەو ناوچان ئێشتا ئەو فەرهەنگە دێری نەماوە یا فاتمە ڕشکە لە بەرنامی پێشووترا ینی باسمان کردووە بە هەمان شێوە لە ساڵی 1950 بەخۆی و 500 چەگارە خۆیەکە بە ئەستەمبوڵە ئەو وەخت ئەوروپیەکان لەوێن کامێرە نەبووە بەدەستیانەوە بەڵام من چەندین وێنەی دەستکردی هەشتەکانم هەیە هەموویم هەڵگرتووە لای خۆم وەکو هینی لێ هاتووە وەکو داستانی لێ هاتووە لە ئەوروپا ئەوەی لەسەر نووسراوە یەکی ئەڵێ 1000 پیاوی بەدوێ یەکی ئەڵێ 600 یەکی ئەڵێ 500 چکە بۆ بە شێوەیەکی داستانەوە کە ژنێک لە ئەستەمبوڵا بە 500 چەگارەوێت بۆ ناو ئێوە بچێ بۆ جەنگ لەگەڵ ڕووسەکانە مەبەستمەوەیە ئەم فەرهەنگە زۆر دەوڵەمەنە لە کووردا زۆر سەیرە بەڵام بە تەنها نییە لایەنی تریشی هەیە بۆ نمونە یارستانەکان لە ناو یارستانەکانە سەرکردەی ئاینی گرنگی کورد ژن هەیە ژمارەیان زۆر یەک و دوان و سیان و چوارنین ئەمانە هەم بە تەمورژەر بوون هەم کەڵامبێژ بوون ئەمانە شعری پیرۆزی یارستانی پێڵەن کەڵام جا لەم کەڵامانە مەسەن ناوێک بێ ناوەکانیشیان زۆر خۆشە مەسەن دایە تەورێزی هەورامی فاتمە لوڕەی گۆران لزا خانمی جاف نێرگس خانمی جاف خاتو دایرێکی ڕزبات خاتومەی زەرد سێم ناوە خۆشانە یعنی کۆن خاتومەی زەرد نایوار نەماوە خەزانی زەرگەتی یای حەبیبەی شارە زووری تەنانەت من لە BBC لە ئەوروپا ڕۆژێک داوت کرابووم بۆ بەرنامەیە ئەو وەختە بەنازیر بۆ تۆ نەکوژا بوو هەیناسن بەنازیر سەرۆک وەزیرانی دەوڵەتی پاکستان لە دانیشتنەکە وەختی جەنگ بووەمانە بەرنامەکە لەسەر جەنگ بوو منەستام لەسەر کورد قسەم کرد لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا بوو یەکسەر بەنەسی بۆ تۆ پشتگیری لێکردم دابنەزیت بۆ تۆ لە خۆی ئەڵێ بوونم بە سەرۆک وەزیرانی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دایکم کووردە دایکی کوردێکی کرماشانە جا سەیرەکەی ئەم فەرهەنگە چۆن هەموو شوێنەکە ڕەنگاتەوە بەهێزی بڵێن ژن
تەنانەت سەیری سەمای کوردی بکە. ئێستا ئەگەر سەمای عەرەبی سیرکەیت یا تورکی یا فارسی پیاو دانیشتووە ئافرەت سەمای بۆکە واتە ئەم دوولایەنە نێرومێ یەکسان نین لەو بڵین لەو سەمایە یەکێکیان پاسف یعنی دانیشتۆ هیچ ناکە زەوقە بینێ ئەوی تریشان زەوقەیە بە واتە ڕۆڵی ژن لەویا ڕۆڵێکە لە خزمەتی پیاوایە بەڵام کە سەیری بەتایبەتی سەیری ڕسمە کۆنەکان پێی هەڵپەرچێ ڕەشبەڵک پیا و ژن هەمان شتە بین جاریواش نەبێ بەسەر چۆپی جاری پیاوێت جیاوازی لە هیچ شتێکانی لە هەڵپەرچیا لە بینی پیا ینی لە هەموو ڕوویەکەوە یەکسانی چونکە بۆ ئەم سەماوشتانە پێشینەوەی فکری هەیە فەرهەنگی هەر لە خۆیەوە نییە کە من و تۆ دەزەگرین کێشەمان نییە یەکی ژنا ناسین ژن و پیاوێتە لایەکەوە ئەمە هاوسەنگی و یەکسانی فەرهەنگیە کە تۆ چەنە ئەمڕۆژ بگۆڕێ جا بۆیە گرنگی تێگەیشتن لە ڕێک تێگەیشتن لە فەرهەنگ گرنگە چونکە ئەمانە هەمووی زیاتر پێمانەڵێ ئێمە چین چونکە ئەگەرەوانە تێنەگەین بە سەرزارێکی ئەمڕۆ کورد بەزەی بەخۆیاتەوە بەڵام کەیتە سەر ئەو فەرهەنگە دەوڵەمەانە بۆ دەرەکەوێت چەند گرنگ بۆ نمونە لەکوێ لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە لە هەشسەکانە هینت هەبێ مێژوو نووست هەبێ مەستورەخانم مێژووی دەوڵەتی ئەردەڵانی نووسیوە لە هەرسەکانە تۆ مێژووی دەوڵەتێ بنووسی ئەم ژنە بە هەزاران دێڕە شعری بە سۆرانی بە هەورامی بە فارسی هەیە نزیکەی 40 ساڵە ژیاوە گۆڕەکەشی لە سلێمانیە ئەمە ژنێکی ئەسنەی زۆر ژنی بڵین حاکمی ئەردەڵان بووە بە ژنێکی زۆر بەتوانە بوو لە ئەدەبا جا هەر ئەو نییە من بە هەزارەها شعری ئەم نێرگس خانمم هەیە لە زاخانم ئەمانە چیتە ناو شعرانیانەوە سەیری دەوڵەمەنی فکر و تێگەیشتنیان و پوڵیان بۆ تا ڕادێگە مناوی مەستورە زیاتر پێ ئاشنای بەگشتی بازەکەی ڕاستە تا چەند گرنگە ئێمە ئەمانە بناسین یانی ڕەنگە لە گەڕێزمان لە گەنجێکی ئێستا پرسی زۆر بێ ئاگابێ لەم مێژووە زۆر بێ ئاگابێ لەم کەسایەتیانە هیچ زانیاریەکی نەبێت لەسەریانی پێویستە بە چه شێوازێ بە چه ڕێگایە بە چه میکانیزمە ئێمە نەوەی ئێستامان ئەگەرنەوەی پێشوش بیانی هەمیشە ئاشنایان بکەین بەم کەسایەتیانە بەم مێژووە گرنگی کە تۆ باسی لێواکەین ئەوڕۆ خانمانی کورد بەگشتی بەسەر ئەبینی بزوتنەوەیشی بەهێز هەیە لە کووردا هی فێمینزم ئەمانی کە داخۆچی لە مافیش نەکەن بەڵام یەکێ لە کێشەکانی ئەم زوتنەوە ئەوەیە ناسنامەیەکی کوردی نییە زۆر جار ئەو مۆدلی کە چاوی لێکن ئەگەڕێنەوە خۆیان بەستۆتۆ باسی فلان کەسی ئەوروپیەکەن و وادا کەچی سەیرەکەیت من وەختە لە لەندەنە ژیام ژنەکەی میجەرسۆن کە لە بیستەکانە حاکمی سلێمانی بووە هی ئەو سەردەمەی کە عادیلەخانی جاف لە هەڵەبجا لەیدی بووە ئەو بە زمانی لیزیی و لای ئێمە لەیدی وا هەر نەبووە ژنێک حاکمی شارێکی وەکو هەڵەبجە و حکومڕانێکی بەهێز بووە جامەبەستم چییە؟ هەچ بزوتنەوەی هەچ فکرێکی ئەمڕۆ کە هەیە زۆر گرنگە تێبگا ڕەجی هەبێت لەم خاکە بزوتنەوە ئەوانی خانمان ئاگادار نین بە مێژووە دەوڵەمەنە ئاگادار نین بە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ هۆکارەکەی وەکو هەموو منڵم داگیرکراوی کە داگیرکراو بوویت ونیت کە داگیرکراو بووی وەک وایە یەک شتیان کێشا بێ بەسەر تا یادەوەری دوون کردبێت تۆ خۆت کەسێکی هەناسەی لە شت هەیە بەس ڕۆحت نییە ئێمە کورد لە هەموو ڕێکەوە بەسن ئەو تا لایەنیش نەگری لایەنی مۆسیقاگری لایەنی جلی کورد هەج لایەنێگری چونکە دەستگانیە کە ئەمە کاری دەستگایە ئەبێ ئەمانە بەردەوام گفتوگۆی لەسەرکرێ بچێتە مەنەجەوە ئێستا مێژووی خوێنرێت لە قوتابخانەکانە من بەزەیم بەو مێژواتەوە مێژووەکە بەشێکی زۆری حقایەتە هەر بەزەی مە مناڵایەتەوە ئاوا لە خۆی تێبگانی لە ئاستی زانکۆوە ئەو مێژوو نییە ئەوە ناسنامی ئێمە نییە من لەسەر بناغەیەوەمان لەسەر کۆمەڵی حقایەتی و فەنتازیای حوسڵەکان و هەرسەکانی ئەوروپا ڕۆجا زۆر گرنگە ئەو ڕێگە تێبگەین جا ئەم بزوتنەوەی ژنان ڕۆڵێکی گەوراتوان ینی مەسە من مێژووەکو وتم چەندین لایەنی هەیە بەڵام ئەمڕۆ بابەتەکەمان ژنە ئەبێ ئەوان تێبگەن لەو ڕابردووە بۆ مەسەن من دایکم لە لەندەنا لە هەموو خۆپیشاندانێکە لە پێشی خۆپیشاندان بەجلی کوردیەوە ئەچوو ئەمە هەل لە خۆیەوە نییە ینی دایکم ڕاستە ژنێکی ئازاوە بەڵام کۆمەڵگێ ڕێی بەوەیاوە ئەوە لە ناو کوردەکانی تووشیان ناسرااو بوو کە ئەچوو بۆ خۆپیشاندان هەندێک جار نامەی ناڕزاییان ئەیا دەست ئەو ئەی برد بۆ سەفارەت و دەمە بەسم چییە ئەگەر لە هەچ خێزانێکمان ناوگەرن سەرێکی نەنگمان سەرکردەی خێزانەکە بووە داپیرەیەکمان پورێکمان سەرکی ڕۆڵی گەورەی بینیوە لە قسەگەی لە کوردەواری ئاڵێن ڕاستە باوک ماڵەکە بەڕێوە بە بەڵام دایک قەڵای ماڵە
ئەوە هەل لە خۆی نییە ئەوە لە کوردەواییە ئەو بۆچوونەی هەیە کە ژن کۆڵەکەی ماڵە جا من کۆمەڵە شاید حاڵتان بۆێنمەوە مستر ریچ لە تقریبا 200 ساڵێتە لەم و پێشێتە ئەم ناوچەی سلێمانیە دۆڵی شارە سوور زۆری لاسەیرە بێ یەتە ئێرە بەسن سیرەکە ئەڵە زۆرم لاسەیرە ژن لێرە زۆر بە حسایی قسە خۆیاندانە پۆشن ئەڵە یەن هەڵەپەڕن و هیچ بێ خۆداپۆشینە یەن لە هەڵپەرچیا لە ناو سلێمانیان بینێ ئەڵێ بە ڕۆژا کە بەیانیان هەڵەسی بە ناو شاراگەڕی خەڵک خۆیاندا ناپۆشنەوە لە سەربانەکان نووسون زۆر ئاسایی ژنەبینی بە قژی ڕوود سەرداپۆشینم نەبینوێ لە کوردستانە نمونەیەگەێنێتەوە کابرایەکی دەسەڵاتدار لە بەغا مستر ڕیچ ئەچێتە میوانی ئەڵێ پیاوەکە ئەڵێ ئەو ژنە هیچ شتێکی تایبەتی تیابینی ئەو ژنە لیا دانیشتووە ناڵێ ژنە ئەڵێ ئەو کەسە شتێکی تایبەتی تیابینی ئەوی سێرەکە پیاوەکە بەزلی کوردی و چەگارە و ئەڵێ نەوەڵە ئەڵێ و پیاو نیەوە ژنە ئەحەبەسێ ئەڵێ ئەم ژنە بە شمشێرەوە بەرەو ڕووی گول لە تۆپ ڕۆشتووە گول لە تۆپ کە تۆپی تیاوە ئەڵێ ئەمە ئازاترین کەسمە لە هینەکانمان لە پاسەوانەکانمان جا ئەمانە زۆری جێڕەجا بەراوردیەکە ئەڵێ ڕەفتاری پیاوی کورد ڕەفتاری کۆمەڵگەی کوردی کە ئەمڕۆ زۆر جار فێمی سەژنە کوردەکان گلەی لێکەن ئەوەڵێ زۆر جیاوازە لەگەڵ تورک و فارس و عەرەب ڕێزێکی تایبەت بۆ ژندا باشە بۆچی ئێمە قەدری ئەمە نازانین بۆچی هەمیشە جۆرێک لە ناڕەزایی جۆرێک لە گلەیمان هەیە زۆرجار لە مێژووی خۆمان لە کەلتوری خۆمان تێنەگەشتوی کێ باسی و مێژۆ بۆکە لەکوێ بیست ئەمەی کە من باسیەکەم لەکوێ بیست باس بکرێ لە چ شوێنە بخوێنرێ ئەمە مەسەنن کە تۆ ئەمڕۆ کوردۆلۆجی هەیە لە هەموو زانکۆیەکە بڕۆ سەیری بابەتەکانی کە حەقایەتی کۆنی ئاری و ئەمە ئەفسانەیەکی بێمەعنای کۆ ناخوێنێ کە تۆ هی خۆت نەخوێن چۆن لەوە ئەکەیت جابابێمەوە شاید حاڵی ترتان و بازەکەم مێجەرسۆن یەتە سلێمانی ئەویش یەت ئەم ناوچەیە ڕۆژێک لە ماڵێکە بێت لە سلێمانی ماڵەکە ناناسێ ژنێک لە ماڵەکایە و شەو لەوێ خەون لەگەڵ کابرایت نایم هەمبایانی هەڵسن ئەڵێ ئێستا لەگەڵم ژنە دانیشتوم بە قژی ڕوت دانیشتو قسەم لەگەڵەکە و باسی دنیاکەین ئەڵێ ئەمەی کە ڕووە لە بینی تەمەە من 1970 ئەڵێ ئەوەی لە بینی من ئەم ژنان ڕوە کارەساتێکی ئەو نەیە لە گەورەیە لە ڕۆژهەڵاتە لەی شوێنە ڕوە ئەڵێ کەچی لێرە زۆر ئاسایی وەکو هەموو ئافرەتێکی لای خۆمان زۆر بە ئاسایی ئەمە کارەساتە لە وڵاتی فارسە ئەلە شتیوان نابێت چکە فارزەم ڕۆوان نوێنبین لە ڕابردووە زۆر خۆ سەردا پۆشاو هین بوون کەچی وێنەی کوردەبینی هەمیشە ئەبێ قژ و پرچ دایمە بە دەرەوە بووە ئەمە بەشێ بووە لە فەرق یا کابرای هێنای هەبەردە ئەمە چێتە هەڵەبجە لە 1970 چێتە ناو شاری هەڵەبجە ئەڵێ بە ناو بازاری هەڵەبجە ڕۆشتم سیرەکەم دووژن ئاوا مەردەوە نیە لە بەرماڵەکە خۆیانە زۆر خۆشی هێنێتەوە ئەڵێ وەکو میسس جۆن و میسس براونی لای خۆمان چۆن قسەی خۆیان نابرن هەر حساب بۆ منیش ناکەن بەتەنی ئەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئافرەت وەکو کەروێش کوایە ئاوای بینی فرتاکە خۆی شارێتەوە کەچی ئەڵێ ئەمان هەر زۆر ئاسایی هەر حساب بۆ منیش ناکەن لە هینی خۆیانم ئەویش دیسانەوە ئەنجا بە تایبەت ئەو چەند کەسێکی تر لەسەر عادل خانم زۆرە نووسن هۆکاری نووسین لەسەر عادل خانم بۆ ئەوەیە کە ژنێکی دەسەڵاتدار بۆ ئوروپی سیر بووە یەن سێرەکەن لە هەڵەبجە ئەمام و پیاوە بە دەوریا ئەم دەسەڵاتە بەهێزە مەسەن دیوەخانی هەبووە مێجەرسۆن نەیوتووە من ئەلیزم بە فارس خۆی ناساندووە هەموو ڕۆژێ لە دیوەخانەکەی شعری بۆ خوێنەوەتەوە و سێرەکەی ژنێکی دانیشتووە نێرگەلەی کێشاوە ئەو سەردەمە زۆریان لەسەر نووسیوە چەندەها کەس هاتوونەتە ئێرە بابەتی تایبەتیان لەسەر ئەو ژنە نووسیوە خۆشبەختانە مێژووە درێژەی هەیە تا ڕادێکی باشێنی ئەم مێژوە درێژەی هەیە کە ژن سەرکردایەتیە کاتوانێت بڕیار باواتوانێ بۆ نمونە وڵات بەڕێوەبەرێ ئەوە مای خۆشحاڵێ بەڵام وەکو تۆ باسی کرد ئەمە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە نێو کووردا و بەشێکە لەو مێژووە تا ئێستا درێژکراوی هەیە مامۆستا باسمان لە ڕۆڵی ژنان کرد منەمێ ئەنی قسە لەسەرەوە بکەین یادەکانی ڕاپەڕینی ئێستا تۆزێ بیگەڕێنینەوە بۆم سەردەمانە بنی لە ڕاپەڕینی شەژنان ڕۆڵی کاریگەریان هەبووە هەوشانی پیاوان ئەنوەکو زانین ڕاپەڕینەکە جەماوەری بووە بەڵام ژنان و پیاوان بەیەکەوە بەشدار بوونەتە ئەگەر تۆ قسە بکەی لەسەرەوە وەکو وتم دایمە ئەو ڕۆڵە ون نابێت ینی دایم لەم سەردەمە شاید مەسەن لەیلا قاسم نمونەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕە لە هەفتاکانە ژنێک بڵین لە سێدارە بدرێ لە سێدارە بدرێت لەسەر سیاست ئەمە
ینی شتێکی گەورەیە بۆ مێژوو ئەگەر سەیری ناوەکان زۆرن لەم ناوچەیە سەیرەکەی چەنەهاژن ڕۆڵیان بینی وەکو ژاون لە جەنگا ئینجا گیراون ئەشکەنجە دراون ژنێک هەبوو لە هەفتاکانە ناوی زەکی پێوترا بیرم لە ماوە داخەوەستا هەموو نیوەکانیان دەرهێنا بوو لە ژێر ئەشکەنجە ینی ئەمانە ئەی بینی نیشان بەشانی پیا و ژن ئەو ڕۆڵە زیینوەی هەبووە لەم سەردەمەشە بەڵام من کاگە پیاوی ئەم سەردەمەنیم لە فکرا هەمووی شاگەڕێمەوە بۆ ڕێک شتێکی تریشتام و بازەکەمە زۆر خۆشە جووەکان بەگشتی هینیانە ڕابای پیاوی سەرکردەی ئاینی جووە جووەکان بەگشتی پیاوە بێت لەو هینابێ لەو شوێنابێ کەچی 500 ساڵ لەمەوە پێش ژنێکی جوو بەنای ئەنێساس بەرزانیەوە هەڵکی ناوچەی مووسڵ و بەرزان بووە بڵین ئەو نازناوایان هەڵگرتەوە ئەم ژنە کە باوکی ئەمرێ یەکسەر ئەیخەنە شوێنی باوکی لە ناو جووەکانە چەنەها داستان لەسەر کەراماتی ئەم ژنە و چەند ڕۆڵیە بۆ ژنێکی زۆر زیرەک بووە بۆ بە سەرکردەی هەموو جووەکانی کوردستان ینی چەند نووسین و چەند ئەمنەیش لێ جێڕاهەتەوە ینی وەکو دەماودەم لە ناو جووەکانە تەنانەت مەبەستمەوەیە ئەو نە ئەو فەرهەنگی ئێمە کاریگەری هەبوو ئەو هەندێک جار لە کاتێکە کە فەرهەنگی جووی دەرفەتی بەوەنەیەوە سەیرەکەی لە ناو جووەکانە ئەو سەرکردەیە هەر بەو شێوەیە ماوە بەڵام کتوپڕ منەڵام دەوڵەتی تازە تۆزێ لە فەرهەنگی ئێمەی تێکاوە تا 1920ەکان من بەردەوام بەڵگەنامەم هەیە کە سەرداپۆشی نەبووە لە ناو کووردە هەر نەبووە سەر و کڵاو هەبووە ئەم کوژە جوانە لێرەوە هاتۆتە خوارە کەچی لە پەنجاکانە ژنێک دێتە ئەم لە ناوچەی لای دوکانەوە گوندی تۆپزاوە لەوێ دابەزێ بە تایبەت ئەو وەختە خەریکی پرۆژەکەی دوکانن ئەم ژنە لە دانیمارکەوەیەت یەکەم وابزانێکێکە لە سەرەتاکانی لێکۆڵینەوەی زانستی لەسەر ژن کە لە تۆپزاوە بێ سەیرەکە ژنە بێ پژی ڕوت و زۆر ئاسایی کە بڵین فەرهەنگە کۆنەکە هێتە ناو سلێمانی بۆ بە سعودیە لەگەڵ دروستبوونی ئەم دەوڵەتی عێراق و بڵین سووریا و هینایە کاریگەری خوێندنگە و کاریگەری ڕادیۆ و بڵین ڕۆژنامە و بڵین فەرهەنگی باڵادەست دایمە ژێردەست زۆر جا چاو لە باڵادەستەکە هەندێک جا خۆی بەکەمە سەیرەکەی لە ناو سلێمانیە چاشێوە و داپۆشینی جاریوە لە ماوەی 30 ساڵێکە بۆ 30 ساڵێک خەڵکە دابراوە لە فەرهەنگی خۆی پەچەیانداناوە پاچە و ئەمان بەس لە ناو شارە لە ناو شار چکە من دایما لە لادەکانە ئەوە نەبوو لادێ شوێنی ڕەسەنایەتی و من مناڵ بووم پێ دوایە مامۆسا ینی لە سلێمانیەوە لە ژێر کاریگەری وڵاتانی کە بووە بەشێک نییە لە کەلتوری کاڵم سلێمانی مەسەن سلێمانی هەولێر کەرکووک بەڵێ ینی ئەم شارە گەورانە ئەو ئەمە کاریگەری فەرهەنگی باڵادەستە کاریگەری فارس لەسەر ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵات بەڵام کە چوویتەتە دەرەوە ئەوە نەماوە من کە مناو بووم ژنی گوندە هاتنە ناو شاری سلێمانی سەریان لێ تێگەچوو ئەوە نیشن هەمووی بەعاباوە بوو ئەویش ئەو کۆڵوانێکی وەکو تۆی پێوە بوو سەر و کڵاوێک و ئاوا ڕۆشت زۆر ینی ئەخر ڕۆشتنیش پیشانیا کە تۆ چەند لە دەسەڵاتێک ڕۆشتنیژنی لادێتان ببینی ئێسەوە نەماوە ژیلادەی جارانتان بینە زۆر جوان کە هات بەس سەریان لێ تێگەچ هەستیان بە شەرمەیە کرد چکە شاری ئەبووە عابایەکی ئاوە ناشینی ڕەشی کە ئەو ڕەنگە جوانە کوردی داپۆشی ئەمیش بەم هەموو ڕەنگە ڕێیەوە هاتە ناوشار بەس هەستی بە شەرمەیە کرد لە شارات چکە نەئیزانی چکە ئەبا ئەبێ وەکو چۆن شۆفێری هەیە لێزانی نیە تۆ بەم هێنە خۆدا پۆشی و دەست لەمەوە بێتە دەرەوە ئەمیش بەم فەرهەنگە بێگانەیە نامۆ بوو نێزانی بیا بەسەریا هەستێکیشی بە شەرمە کە جاسیرەکەی چۆن لە شارە تەنانەت میستەر ڕیچ ئەو وەختی کە لە 200 ساڵێ لەمە پێژێتە سلێمانی خەڵکە ئاساییەکە هیچی سەرداپۆشی نەبووە کەچی لە ناو بابانەکانە دەسەڵاتدارە چکە پەیوەندیان هەبووە لە دەرەوە تۆزێ لەنەوەی هین هەبووە تێگەی بڵین دەسەڵاتدارەکان یەکەم جار بۆ یەکەم جار کاریگەری دەرەوە بۆ ئەوانەچێ ئەو وەختە تەلەڤیزیۆن و رادیۆ ڕۆژنامە نەبووە کاریگەری لەسەر شارەکەش نەبووە بەڵام وردە هاتۆتە بۆ شار دوایی چۆتە گوند ئێستا جا بۆیە خۆناسین گرنگی خۆناسین بۆ ئەوەیە من باسی جلی کوردیمان کرد باسی ڕۆڵیشم باسی هەشتێکی
لە حەز لایەنێکە هەبێت لە ژیانە باشە مامۆستا ئەگەر ڕێەکەی تێنەگەی دایمەوە نەبی لەو دینە تێناگەی ئەم گۆڕانکاریانەی سەردەم کە هەیە پێشکەوتنی تەکنەلۆژیا بێگومان بچێ و نەتەوێت ڕنگدانەوەیە بێ کاریگەری ئەبێ بەڵام ئەرک و ڕۆڵی کێ چ وەکو خوێنجنگە چ وەکو مامۆستایان وەکو ڕاگەیانەکان وەکو خێزان ینی چۆن ئێمە نێڵین کاریگەریەکان هێندە زاڵ بێ هێندە ڕنگدانەوەکەی زەق بێ ینی ئەو مێژۆ جوانی خۆمان ئەو فەرهەنگە جوانی خۆمان لەدەست بدەین. خۆی ئێستا جیهان لە گۆڕانکاریێکی خێرایە مەسەنن بە ساڵی هەفتاهشتاکانە تۆ زەحمەت و توانی لەگەڵ ئەوروپیەکە قسە بکەیت ئێستا تۆ بچۆ سەر کۆمپیوتەرەکە ئەتوانین لەگەڵ خەڵکێکا قسە بکەیت ئەمە کاریگەریمان لەسەر یەکە وەکو مرۆڤ ئێمە مرۆڤین بیرمان نەچێ ئەوان کاریگەری فەرهەنگی لەسەر ئێمە لەسان تۆ چەکێکت پێویستە بەرامبەرەمە بەرامبەرەوەی کە با بگۆڕین خۆمەش ناتوانانی ژیان بۆستێنی ژیان زیندووە فەرهەنگەکان لە گۆڕانێن بەڵام ئەبێ یەک چەکی سەرەکی لە ناو کۆمەڵە بیکەین بە ژیانی ڕۆژانەمان باسی خواردنەکەی باسی جلەکەی باسی شتێکی بڵی خۆناسین کە خۆت نەناسی بێ بڕوای بە خۆت کە خۆت نەناسی نازانیدا تێناگەی چۆن بڕۆی پێش چکە بۆ پشتی خۆت نبینی مەزن کە ئەمج لە کوردی لەبەری تێنەگەیشتی لە عینەکەی من ناڵم هەموو کەسێ ناتوانین لەوگا بەڵام لە زانکۆوە لە خوێندنگا لە دەستگا فەرهەنگیەکانە ئەبێ هەموو شتێک ئەم خواردە کوردی مەسەن من لە زۆر دانیشتنا باسی چەند سوتەکەم خەڵگەی نەیبیستووە چەند ئەمە گرنگ نییە ئەمانە تۆمار بکرێ ئێمە فەرهەنگی تۆمارکردنمان جاران زۆر بەهێز بووە سەردەمانێ بەس ئەمڕۆ ونمان کردووە گرنگە ئەمانە هەر یەکێ لەمانە تۆمارکێ بۆ ئەوی بۆ بزانی چۆن گۆڕاوە ئێستا توازانی وڵاتێکی وەکو بەریتانیا هەر بەم شێوەیە بووە نەخێر 200 ساڵەوە پێش شار بۆ شار جاریوە لە یەک تێنەگەیشتن هەر نزیشتیانگرەوە باش لە یەک تێنەگەیشتون بەڵام هاتوون پرۆسەی گۆڕانکاری لە زمانە لە جلوبەرگە لە گۆرانی مەسەن تۆزانی گۆرانی مناڵان هەیە جاریوا هەیە 500 ساڵ 600 ساڵ 700 ساڵ هەلور بلور تەکامە زۆر وشەکانی تێناگەن بۆ ئەوەگەر بەردەوام تۆماکرا ئەمانزانی چۆن هاتووە جاری وایە زۆرێک لە تێکەڵی بۆ دروست بۆ هەرە و هەلور بلورە هەمومانانی چەندنەوەیک پەروەردە بووین بەوە بەدا خۆمنەوەی دواتر ئیتر زۆر بە جوانی زۆر بە باشی وردەکردەوە قسەکان هێندە خۆشە دڵنیام ئێمە و بینەرانی ژەمانەیە زیاتر گوێبیستی بین بەڵام ماوەی بەرنامەکەەوەندەیە دەست باسی جۆرە خواردنێکی کرد ینی ڕاستەکە ئێستا خواردنانە لار کەسێ بپرسی ئەی بۆ نە سبسۆ مەطعمێک چۆ ڕێستۆران تێ داوای پیرخەنی لە بکە هەر ئەبێ بچی متەرجم بۆ بانکردن لە بزانن داوای چیەکە سپاس مامۆستا سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ تۆ دەست خۆش بێ خۆشویستان لەگەڵتان بەردەوامە بین شوێکی کورد وەرەگرین و لەگەڵمان بن